میوانتان باش بەڕێزان بە خێراتیژی گێربی میوانە بەڕێزەکانەکەی بۆ داوا لە بەڕێز خاس و بەهارەکەی کە بفەرمێت بۆ پێشکەشکردنی وزەی ڕێکخراوی خەڵک بۆ گەشتەپێدان ویدیۆ. ئەم کاتتان باش؟ کارکردن و ڕوبەڕووبوونەوەی دیدی باوی کۆمەڵگەی کوردستان کارێکی ئاسان نییە و ڕێگەیەکی بێهەوراز و نشێو نییە. کاری ڕێکخراوەیی و چالاکوانی لە وڵاتێکدا ئەنجام دەدەین کە پڕ لە ململانێ و نائارامی و بگرە نائومێدیە. شاردنەوەی دۆستیەکان کە پەیوەندی ڕاستە و خۆیان بە مافەکانی مرۆڤەوە و تایبەتتر بە مافەکانی هاوڵاتیانی کوردستانەوە هەیە، کاری هەموو چالاکوان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی سەختتر کردووە. هەندێ جار دەگاتە ئەوەی ئاستەم بێت ئێمە بتوانین ببینە بڵنگۆی بێدەنگی. بەڵام ئێمە لە ڕێگەی پرۆژەکانەوە توانیومانە هاوکاری بەشداربووان ببن بە جۆری جیاواز و ڕێگەی جیاواز، چ لە ڕێگەی ژنانێکەوە کە لە ناو ژیانی پڕ توند و تیژیدا دەژین و تاکو ژنانێک کە خۆیان لە جێگەی جیاوازدا کار دەکەن و لە شوێنی بڕیارداندا. ئەمە ئەو دەنگەیە کە بۆتە دروستکاییەک بۆ ئەو ئومێدەی کە ئێمە کاری بۆ دەکەین. هەمان کات هەر ئێستا ڕێکخراو کار بۆ بەشداریکردنی پیاوان دەکات دژی تند و توژی و پیاوانێک ببنە ئەو دەنگەی کە ساڵانێکە بۆشاییەکی زۆری دروست کردووە لە بەرەو پێشبردننی دیدی یەکسانی جەندەری لە کوردستان. بەڕێزان، بەشداربووان، مامۆستایان، هاوکار و پشتیوانانی ڕێکخراوی خەڵک بۆ گەشەپێدان، بە ناوی تەواوی هاوکارانمانەوە لە ڕێکخراوی خەڵک بۆ گەشەپێدان سوپاسی ئامادەبوونتان دەکەین، سوپاسی هاوخەمی و بەدەمەوە هاتنتان دەکەین. ئەوەی کە گرنگ بووە لە کارەکانی ئێمە بەشداریکردنی ئێوە بووە. ئازیزان، ڕێکخراوی خەڵک بۆ گەشەپێدان بە یەکێک لە ڕێکخراوە دیار و چالاکەکانی هەرێمی کوردستان ئەژمار دەکرێت کە لە ئێستادا لەسەر ئاستی عێراق کار دەکا و بەردەوامە. کارەکانی هەر لە دروستبوونیەوە دەستی بردووە بۆ کۆمەڵێک پرسی هەستیار و دەشتوانین بڵێن ئەو پرسە کۆمەڵایەتی و یاسانەی کە تابوو بوون. ڕێکخراو خستی ئەجەندای کارەکانیەوە بۆ هەموو سەختی و ئاستەنگەوە. هەم ئاهەنگی کارەکانی لەگەڵ ڕێکخراوەکانی دیکە و کارە سەربەخۆکانی ناو ڕێکخراو بەڕوونی و بەکراوەیی نەک تەنها خۆگونجاندن لەگەڵ دنیای ئەمڕۆی پێشکەوتنەکانی کاری ڕێکخراوەی و ئیداری و یاسایی، بەڵکو لە هەندێک حاڵەتدا گەشەکردنێکە کە قابیلی سەرسوڕمانە. لێرە لەگەڵ ئێوەی ئازیز وەڵامی ئەو پرسیارانە دەدەینەوە بۆ بەردەوامی ئیدامەدان بە کارەکانمان بە پێچەوانەی هەر دیدێک کە باس لە هێنانی کولتوری هاوردە دەکات، بەڵکو کارەکانی ڕێکخراو وەک هەڵقوڵاوی ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان و کولتورێکی ناوەکی کە لە هەناوی پەراوێزخستن و بەکەمدانان و ڕێگری لە بەشداری مێنەکانی وڵاتەوە هاتووە، لە ناڕازیبوونمانەوە هاتووە. پرۆگرامی گەشەپێدانی ڕێکخراوی خەڵک بۆ گەشەپێدان هەڵگیری ئەو پەیامە ئینسانیەیە کە ڕوبەڕووی هەر دیدێک دەبێتەوە کە پێی وایە ژنان ناتوانن. ئەم پرۆگرامە زۆر بە باوەڕەوە بەیانی کردووتی ژنان زۆر لەوە زیاتر دەتوانن. پرۆگرامی گەشەپێدان لە کوردستان زۆر کاری کردووە لە ماوەی زیاتر لە 7 ساڵدا، نیشانیدا کە لە ڕێگەی کولتورەوە دەتوانێت دیدی ناتوند و تیژ، ڕێز، یەکسانی جەندەری بگەێنێتە هاوڵاتیان. هەر لەو ڕێگەیەشەوە یەکێک بوو لەو ڕێکخراوانەی دەستی بۆ کاری هونەری بردووە هەر لە دروستکردنی فیلم و سپۆتی تەلەڤیزیۆنی بۆ خێراگەیاندنی پەیامی مرۆڤ دۆستی، مناڵ دۆستی و ژن دۆستی. ڕێکخراوی خەڵک بۆ گەشەپێدان وەک ڕێکخراوێک
کە چاوی لە قازانجی مادی نییە و گەورەترین قازانجی ئێمە کاریگەریدانانە لەسەر ناڕێکی و ئەستەنگەکانی بەردەم هاوڵاتیان بەگشتی و ژنان و گەنجان بەتایبەتی. ڕێکخراو لە ئێستادا پرۆگرامی پاراستن و گەشەپێدانی لەسەر ئاستی کوردستان کار دەکات. لە دهۆک کە 6 ساڵە لەگەڵ ژنانی ڕزگاربووی دەستی داعش کاری پاراستن و گەشەپێدان دەکات کە لە ماوەی ڕابردوودا سەدان ژنی ڕزگاربوو بەشدار و سوودمەند بوون لە کار و پرۆژەکانی ڕێکخراو. هەروەها لە هەر یەک لە شاری هەڵەبجە، ئیدارەی گەرمیان، ئیدارەی ڕاپەڕین، چەمچەماڵ، جەلەولا، دووسخورماتوو و شاری سلێمانی لەگەڵ ڕێکخراوەکانی دیکە لە کاری داکۆچیکردن و بردنە پێشەوەی دۆسیە پشتگوێخراوەکان و دۆسیەکانی ژنان کار دەکات. ماوەی 3 ساڵە وەک کۆچێری گروپی فراوانی بە ناوی گروپی کاری بەرەنگاربوونەوەی توندوتیژی لەسەر بنەمای جۆری کۆمەڵایەتی کار دەکات و کار و چالاکیەکان لە سلێمانی ڕێکدەخات لەگەڵ ئاژانسەکانی نەتەوەی گرتوەکان UNFPA. یەکێکی تر لە کارەکانی ڕێکخراو بە هاوکاری چەند ڕێکخراوی دیکە کەمپەینی ناوی من ناوی دایکمەیە کە لە ئەنجامی کاری سەختی ڕێکخراودا ئەم کەمپەینە وەک پێویستێک هاتە پێشەوە و هاتە بەردەما. خۆشبەختانە ئەم کارە لە ماوەیەکی گونجاودا کارەکانی چۆتە پێشەوە. من لێرەوە سپاسی بەڕێوەبەری پرۆگرامی گەشەپێدان و بەڕێوەبەری پرۆژەی گەشەپێدان بە پشتیوانی لەلایەن ڕێکخراوی فریاگوزاری وڵاتی نەرویج NPA و هەروەها سیدای سویدی خات ڕۆژە کە لێرەوە زۆر سپاس دەکەن وەکو ڕێکخراو کە توانیوێتی لە ماوەی ڕابردوودا ئەم پرۆژەیە زۆر بە شێوەیەکی باش بباتە پێشەوە و کاریگەری دابنێت. ئێوەی بەڕێزیش بەشداربووانی ئەو کارانە بوون کە ئێمە کردومانە. زۆر سپاس جارێکی تر بەخێرا. زۆر سپاس بۆ خاتبەهار. ڕێکخراوی خەڵک بۆ گەشەپێدان لە چارچێوەی پرۆژەی فراوانکردنی مەودای بەشداری سیاسی گەنج و ژنان لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا کۆمەڵێک چالاکی جۆراوجۆری جێبەجێ کردووە. لەوانە کردنەوەی ڕاهێنانی بەردەوام، پێگەیاندنی ڕاهێنەرانی ژنان، هەروەها بوونی میدیایەکی تایبەتمەند بۆ پرسەکانی ژنان و هاوتەنی بەبەش بوونی سەنتەرێکی ئەکادمی کە تایبەتە بە پێگەیاندنی ژنان بەرپێدانی توانەکانی. ئاماژ لە پرەندە کاردنیە بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری و معرفی ژنانە بە تایبەت لە ڕووی ئامادەبوون و بەشداریکردنی ڕاستەقینە لە سەرجەم ناوەندەکان بە تایبەت لە ناوەندی بڕیارە. ئێستاش فەرمون لەگەڵ ڤیدیۆیەک دەربارەی ئەکادمیا سەنتەری ئەکادمی.
ما يكون جاب براسي ما صار هاي كمان تكستي أكاديمي مع ترجمة كتب وزماني كردي هم قوم عندي هابرد وكالم يترجع ثاني تكوست كذا كاني بيني زوج شوية من كشت براسي وزماني كردي زيني وأرشان زور قاعدين كتوا والله ببرايمز بدأ عندي دعوة نماذج ومناقشة كذا ومناقشة كان يديش زور بالنسبة لي وكلام شو وتبرشان سوى شو يستطيع أما أوضاع السرطانية كونية جميع أماكن ونقول أن الولايات الأساسية هو يتدعم وهم يشتغلون من المكان وهم يشتغلون من الزبدة ولكننا نسبة السياسة لكن لو نعمل الكارو أريد قصدي كان يشتغل بشكل يعبون الوضع. ئێستاش فەرموون لەگەڵ مەراسیمی دامەشکردنی بڕوانەکان بۆ دەرچوانی خولی دووهەمی ئەکادیمیا ساڵی 2020 داوا لە بەڕێز مامۆستا ئاوازەکەی بفەرمێ بۆ بەخشینی هەندێک لە بڕوانەکان. تریفا فەریدون. شاجوان مەزار. سانیا کریم.